پرۆژەی دووسایتکردنی ڕێگای کەلار سلێمانی لۆتی 4 و 5 کە قۆناغی دووەمە لە دووسایتکردن نێوان ڕێگای کەلار دەربەنیخان لە 19/12/2017 دەست بەکار بوون لە پرۆژەکەدا، بەڵام هەر لە سەرەتای پرۆژەکەەوە تا نزیکەی ساڵونیوە گرفتی تەرخانەکردنی بودجەی هەبوو و دوای ئەو ساڵونیوە بودجەی بۆ تەرخان کراوە، توانرا ڕێژەیەکی باشی تیا ئەنجام بدرێت. دواتر لە 9/3/2020 بە هەمان شێوە بەهۆی کەرەنتینە و باری لە ناکاو ئەو قەیرانەی کە تووشی هەرێمی کوردستان بوو نەتوانرا بودجە بۆ پرۆژەکە دابین بکرێ تاوەکو نزیکەی 9/11/2020 و لەو ماوەیە سوپاس بەخوا توانیمان نزیکەی 47% لە کارەکان تەواو بکەین و بۆ ئەم ساڵیش ئیساکە ڕێژەی ئەنجامدرا و گەیشتێتە 53%. کارەکان بەهۆی تەمویل نەکردن و وەستانی تەمویلکردنی پرۆژەکان بۆ ساڵی نوێ تاوەکو ئیساکە سستیەکی پێوەیە و ئینشاءڵڵا لەگەڵ دابینکردنی بودجە بۆ پرۆژەکە دەتوانین دووبارە وەکو جاران دەست بەکار بین لە پرۆژەکەدا. تەنها هۆکار قەیرانی دارایی و تەرخانەکردنی بودجەیە بۆ پرۆژەکە. ئەگەر ئینشاءڵڵا گەر بودجەی بۆ دابین بکرێت لە ماوەی کەمتر لە 2 ساڵە 100% پرۆژەکە تەواو دەبێت. لە کاتی ئاسایی خۆی بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە کاری وەکو پێویست تێدا بکرێت. لایەن بەڕێوەبەرایەتیمان داواکاری کراوە لە ئیدارەی گەرمیان و لە وەزارەتی ئاوادانکردنەوە بەڕێزیان لایەنی پەیوەندیداریان ئاگادار کرد و داوای ئەو بودجەیانە کردە بۆی پرۆژەکە تەواو بکرێت. ساڵی پار لە مانگی یەکە تەمویل کرابووە، بەڵام ئێستا تاوەکو مانگی 5 نەکراوەتەوە. کاریگەری زۆر لەسەر ڕێوەچوونی ئیشوکارەکانی پرۆژەکە هەیە بە شێوازەکە کە ئێمە پلانمان هەبوو بۆ ئەم مانگە کە ئێستا تێداین نزیکەی 600-700 ئامێر لە پرۆژەکە هەبوایە، بەڵام بەوەی خەرج نەکردنی پێشینەکان و شایستەدارەکانی بەڵێندەرەوە ئێستاکە ڕەنگە 50-60 ئامێر لە پرۆژەکە کار بکە و پێشووتر لە زۆربەی پردەکان کە نزیکەی 30 بۆ 40 پردە کارمان دەکرد، ئێستا تەنها لە 2 پردە کار دەکەین.